لە کاتێکدا بۆ گفتوگۆ و ڕێکەوتن لە سەردۆسی هەناردەکردنی نەوت و ناردنی بودجە لەلایەن بەغداوە شاندی حکوومەتی هەرێم لە بەغدایە بەڵام لایەنە سیاسەکانی عێراق و هاوڵاتیانی هەرێم بە گومانن لەوەی بەرپرسانی هەرێم لە گفتوگۆکانیاندا جدی بن. لە ساڵی 2013ەوە بەغدا بودجەی هەرێمی کوردستانی بڕیوە لەو کاتەشەوە تا ئێستا هاوڵاتیانی هەرێم لە قەیراندان لە ئەنجامی داهێنانی پاشەکەوتی موچە و دوومانگ موچەیەک و دواهەمینیش کەمکردنەوەی موچە بوو. تەنها ساڵی 2019 هاوڵاتیان لە گرفتی موچە حەسانەوە ئاویش لەبەر ئەوەی کە بەغدا بڕەپارێکی بۆ موچەی فەرمانبەران ڕەوانەیی هەرێم دەکرد. هەرچەندە لە ساڵی 2015 تا ئێستا لەگەڵ کابینەکانی حەیدەر عەبادی و عادل عەبدولمەهدی چەند جار ڕێکەوتن کراوە لەسەر ئەوەی هەرێمی کوردستان بڕێک نەوت ڕادەستی بەغدا بکات بەرامبەر بە ناردنی بودجە. دووهەمینیشیان ڕێکەوتنی کۆتایی مانگی کانون یەکەمی ساڵی ڕابردوو بوو کە بڕیار بوو حکوومەتی هەرێم ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت هەناردە بکات. بەڵام هیچ جارێک هەولێر پابند نەبووە بەوەی واژۆی کردووە. ئەو 500 ملیارش کە لە دوای دەست بەکاربوونی عەبدولمەهدیەوە دەدرا بە موچەی فەرمانبەران بەهۆی پابند نەبوونی هەرێم بە بەڵێنەکانیەوە بڕا. ئێستاش حکوومەتەکەی مەسرور بارزانی لە دابەشکردنی موچە بێتوانە و دەستەوەسان ماوەتەوە بە جۆرێک ساڵ لە مانگی 7 نزیک بووتەوە و تەنها موچەی مانگی 1 دابەش کراوە. تا ئێستا ژوادەی دابەشکردنی موچەی مانگی 2 دیار نییە. لە کاتێکدا ئەمجارە هەرێموا دەردەکەوێت کە بە ناچاریکی گەورەوە گەڕاوەتەوە بەغدا بە مەبەستی گفتوگۆ لەبارەی دۆسەی نەوت و بودجە و دابینکردنی موچەی فەرمانبەران. بەڵام هاوڵاتیان و موچەخۆران بڕوایان بەو هەنگاوە نییە. دەرخستنی ئەو ڕاستیەش لەوەوە سەرچاوی گرتووە. لە ئێستادا بەشێک لە موچەخۆران هەڵمەتێکیان ڕێکخستووە تا موچەکانیان ڕاستەوخۆ لە بەغداوە پێ بدرێت. ئەوەش بێمتمانەی هاوڵاتیانی هەرێم نیشان دەدات بەرامبەر بە حکوومەتی هەرێم کە ئامادە نییە بەرژەوەندی حیزب و کۆمپانیەکانیان بە بەرژەوەندی میلەت بگۆڕنەوە و بەو ڕێکەوتنەی لەگەڵ بەغدا ئەنجامی دەدەن پابند نابن. چەندین جاریش بەرپرسە عێراقیەکان لە لێدوانەکانیاندا باسییان لەوە کردووە بەرپرسانی هەرێم ئامادەن بۆ ڕێخستنی پارە و پۆستێکی زیاتر بۆ خۆیان حیزب و کۆمپانیا و بنەماڵەکانیان هاوڵاتیانی بەژمەینەت برسی بکەن. دوای دەست بەکاربوونی مستەفا کازمیش لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران پاشەوەی ئامادە نەبوودان بنێت بەو ڕێکەوتنەی کابینەکەی پێشوو لەگەڵ هەولێر ئەنجامیدا بوو. حکوومەتی هەرێم داوای ڕێکەوتنێکی نوێ دەکات و ئامادەی نیشانداوە بۆ گفتوگوی جدی و یەکلای کەرەوە. باوتەی چاودێرانی سیاسیش ئەم گفتوگۆیانەی حکوومەتی هەرێم تەنها بۆ سەرقاڵکردن و کاتکوشتنە و لە ڕاستیدا ئامادە نییە دۆسەی نەوت و غاز و خاڵە سنووریەکان ڕادەستی بەغدا بکات و چاوەڕێی بەرزبوونەوەی نرخی نەوتە بە تایبەت ئەمجارە کە داواکاریەکانی بەغدا گەورەیە و داوای ڕادەستکردنی نەوت و داهاتی خاڵە سنووری و ناوخۆیەکان دەکات. کارێکی لەو جۆرەش لە هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێم چاوەڕێ ناکرێت. بە پێو زانیارانەش کە دەستکەوتون لە یەکتێگەیشتنی هەردوو لالە کۆبوونەوەکاندا هێشتا زۆر دوورە و جیاوازی زۆریان هەیە. جگەلەوەی شاندی هەرێم داوای کردووە ڕێکەوتنەکە کاتی بێت پێچەوانەی ئەوەی کە سەرۆکی هەرێم باسی کرد کە دەیانەوێت ڕێکەوتنی کۆنکرێتی ئەنجام بدەن.